لافاوێک بەو هەموو وزەیەوە لە کاتژمێرەکانی بەرەبەیانیدا بەناو کۆڵانەکاندا تێدەپەڕی و لەگەڵ خۆیدا ڕۆحی دوانزە ئازیز و بەدەیان ئۆتۆمبیل وەک تەنێکی لاواز و دەیان کەرەستەی دیکەی برد و ژیانی سەدانیش کەوتە تنگانە. لەگەڵ تیمێکی بەشی فڕۆکەوانی هەولێر ئامادەکاری دەکەین بۆ فڕین و بینینی پاشماوی لافاوەکانی ڕابردووی پارێزگای هەولێر. سڵاوتە لێ بێ بکاتتان باش بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی لافاوەکانی ماوەی ڕابردووی پارێزگای هەولێر بانەوەی بەشێکی مەیدانی زانین قەبارەی مەترسیەکان چی بوون، زیانەکان چین و لێکۆڵینەوەکان بەکوێ گەیشتون لەگەڵمانە لەم گەشتەیە بینەری بنکۆڵ بن. تیمێکی چوارکەسی فڕۆکەوانین، تیمی پرۆگرامی بنکۆڵ هاوگەشتیانن. پلانەکەمانەوەیە کە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دەرچوین یەکەم شوێن گرجوتیار بەسەر بکەینەوە کەوا لە لافاوەکاندا زیانی زۆری بەرکەوت. کە گەیشتینە شوێنەکە بینیمان تیمەکان سەرقاڵی پاکردنەوەی ڕێڕەوە ئاویەکان و دروستکردنی سندوقی تێپەڕینی ئاوی بارەناون. دواتریش بەسەر بەشی یەکەمی شەقامی 150 مەتریدا دەچینەوە شاری زێڕین و گوندی کۆری. لێرەوە دەبینین کەوا ڕێڕەواویەکان پاکراونەتەوە لەگەڵ دروستکردنی چەند ڕێگایەکی دیکە بۆ تێپەڕینی بارەناو. بەڵام گرفتە سەرەکیەکان کە خۆی لە بوونی چەندین پرۆژەی زیادەڕە و بەسەر پێچی دروستکرا و دەبینێتەوە کۆتایی پێنەهاتووە. واگەوەی بەشێک لە بەرپرسانی ئیداری پارێزگای هەولێر لە بەرنامەی پێشووتری بنکۆڵ لەسەر لافاوەکەی 30 دەی 2021 دانیان پێدانا کە بەڵێ زێدەڕۆیەکان و ڕێگەپێدان و ئیمزاکردنی هەڵەش بوونی هەبووە بۆ دروستبوونی چەندین پرۆژە. داخوا بەهۆی ئەوەی کاش و هەواکە زۆر خراپ بوو، باەکی زۆر بە قووەتدات هەور بروسکەی لەگەردا بوو لە توانای ئێمەدا نەبوو، چونکە حالەتەکە زۆر خەتەر بوو بۆ ئێمە بە تایبەتی ئەو هەور بروسکەکە لە بۆ فڕۆکەش زۆر خراپە. بەڵام ئێمە هەر لە سەرهێد بوون هەتا ڕۆژی دواتر. لە هەولێردا ئەگەرچی دروستبوونی لافا و زیانە گیانی و مادیەکان سەرنجی هەموو لایەکی بەلای خۆی دابردووە، بەڵام چەندین پرۆژەی استراتیژی گەورە بەردەوامن لە کارکردن. ئەمانە دیمەنەکانی دروستکردنی بەشی دووەمی ڕێگەی 150 مەتری هەولێرە کەوا ڕێگەی مەسیف بە ڕێگەی کۆیە دەبەستێتەوە. بە سەدان کەس و ئامێر کاری تێدا دەکەن. دواتریش ڕێڕەوێکی ئاوەڕۆی ناوشاری ئاڵتون دەبینین کەوا بە شێوەیەک دروستکراوە کە دەبوو شارەوانی و زۆربەی پرۆژەکان ڕەچاوی ئەم جۆرە بکەن و بە هەمان جۆر مامەڵەیان لەگەڵدا بکردایە. ئێمە چیمان دەکرد؟ لە ئاسمانێەوە ڕێڕەوی ئاوەکەمان پێشان دەدا، پێمان دەگۆڕ ئاوەکە لە چێ دەچی مەبەستی بۆ چێە، چونکە لە ئاسمانە زۆر وازەح دیارە. پێش ڕووداوەکان ئەوە لە کاتی ڕووداوەکەی کە ڕۆیشی دابوو ئەوانەیە کە پێشتر بوو لە شاری زین ئەوەی لافاوەی شاری زێرین لە شاری زێرین کە ڕوویدا ئەوانە تەقریبان تیمەکانی بەرگری شارستانی و هەموو تیمەکان نانتوانی بە چی ڕێگایك بچین. ئەمە ڕێگەمە پێشان دەدا دەمەنەگۆ ئەو ڕێگای دێتەوە فلان ڕێگای باشتر بۆی خەڵکەکە ڕزگار کاتی لێکۆڵینەوە کە یانیش لە ڕووداوەکەی بکەنەوە ڕێنیشان دەربوون ڕێنیشاندا کە بڵێن چۆن ئەڕوا و چۆن ئەڕوا. لە دوای ئەو لافاوەی کە لە ئاخری لە منتەقەی داراتوو کە ئەو منتەقەیە منتەقەی ڕۆشنبیری و کە دێت و بەرەو قوشتە بەش دێ لەگەڵ جێگەری پارێزگاری هەولێرشمان قسێکێکی وە بزانم جنابیان سەرۆکی لیژنەنە هەر بۆ لێکۆڵینەوە هەندێک داتا و زانیاریمان پێدا بە تایبەت هەندێک ڤیدیۆیان ڕسمەکان بی لە ئاسمانمان ئاگادارمان کردو. بەو شوێنانەدا تێپەڕ دەبین کەوا شوێنی تێپەڕینی لافاوەکەی حەڤەی 12 2021 لێرە چەندین پرۆژەی نیشتەجێبوون دەبینین کەوا ڕاستەوخۆ لەسەر ڕێڕەوە ئاویەکان دروست کراون و ئەوەیشی کە سەیرە هەمویان مۆڵەتی ئەو کارەیان پێدراوە. لە هەمان کاتدا دیمەنەکانی فرێدانی پاشماوەکانی بینا و خانوبەری جۆراوجۆر
لە ڕێڕەوە ئاویەکاندا دەردەکەوێ کە بە وتەی بەرپرسان لە شارەوانیەکان بەشێکی زۆری لەلایەن هاوڵاتیانەوە لە کاتە درەنگەکانی شەودا فڕێدراون و کەڵەکە بوون. وەکو سنووری خۆم کەندە سروشتەکان بچوو کراوەتەوە بچووکردنەوە کەش لە فڕێدانی ئەنقازە و ئەو خەڵکە لە ساڵی 1990ەوە کە خانووتێک دراوە دروست کراتەوە بە بەردەوام دەستکاری ئەو کەندانەی کردووە ممکنە هەبێتن مەزرعی لەسەر دروست کرابیتن ڕێڕەوی ئاوەکان گۆڕدرابی خەڵکێک تەلبەندی هەندێک شوێنی کردبی ئەنقاز لە ناو کەندی سروشتی هەبوو ممکنە لە قەدیم 100 متر 80 متر ببێتر بەڵام ئێستا ڕێڕەوەکەی بۆتە 10 متر 15 متر ئەوەی ئەمە بینیمان زۆری هۆکارەکە هاوڵاتیان خۆیان سنوورەکەی تویە بڵێ لەبەر ئەوەی بازرگانی بوون ئەو ئەنقازە شەر نییە لە سنووری من تەنها لە سنووری من خەڵکی دارەتوو خانووتێکدا بێ لە هەولێر لە هەموو هەولێر بینی بنەسلاوە و دارەتوو لە دوای بنەسلاوە لە دوای دارەتوو شەوان 12 و 1 شەو کە خەڵک خانوو خۆی تێک دەداتن ئەوە قازانە دەستە چێ حکومەت وەکو حکومەت شوێنی دیاری کردووە شوێنی زبل فرێدان و شوێنی پاژماوە فرێدان شوێنی دیارە لە ڕێگای مووسڵە و لەکانی قرژاڵەیە بەڵام ئێستا یەکێک دێتن بە زێدەڕۆی ئەو کارە دەکاتن ئەوەیە لە کەندەکان دەکەن لە بەستەکان دەکەن ئەوە بووە بەشێکی ڕئیسی کەوا ئەو بربەستە ئاویانە کەوا پێشتر هەبووە بربەستەکان بگیرێتن ئەو کارە ساتە سروشتێ لێ ڕووبدات. ئەم پرۆژە بازرگانیە کە بریتە لە ڕێستۆرانت و چێشخانە و شوشتنگەی ئۆتۆمبیل بە تەواوی لە ڕێڕەوی ئاودا دروست کراوە بەهۆیەوە بارانە و ڕێڕەوی خۆی بۆ ناو بەشە ناوخۆیەکان و گەڕک و کۆڵانەکانی ئەو بەری شەقام گۆڕیوە ئەوەی کە لە فرینەکەش ئاماژمان پێداوی کە لە فرینەکەش ئێوە ئاگادار بوون ڕێڕەوی ئاوەکەمان پێشاندا بە تایبەتری ئەوەی کە بگاتە شاری زەیتون پێش بگەی شاری زەیتون چونکە لەوێن دەر یان مەخزنێک دروست کرا بوو لەسەر ڕێڕەوی ئاوەکە وە بزانام ڕێستۆرانت و خۆگا و هەر ئەمانە بربەستێک لە بۆ ئاو دروست دەکەن ئاو هێزێکی زۆر بەقوەتی هەیە هەموو شتی لەگە خۆی دەباتن ئەوەی کە بربەستەکان دروست کرد بوو لە فرینەکەش دیارە لە شاری زەیتون بربەستەکە کرایە ڕێڕەوی ئاوەکەی گۆڕایە کە دێت بۆ لای منتەقەی ڕوشەمبیری و دارەت و هەندێک کۆمەڵک خەنی دووسە گەرەکە بەبەر ئاوی کەتیە ئەوەش لە بەخاتی ئەو ئاوە زۆرەی کە لەوێن دەرکۆ بووە کە هەندێک جا دەبینی ڕێگەیەک قیر کرا لە بن نەفەقێک دروست کرا لە بۆ ڕێڕەوی ئاوە ئەوەنە بچووکەن ئاوی دەگری ڕێ مەزرایەکە ئاو دەگری ئەوەی کە لە قوشتە پەشەوە هەبوو تا چەند پێویستان بەوەیە پێداویستی دیکەتان لەبەردەست بێ بۆ پاراستن و هەڵگرتنی خەڵک بۆ قاسکردنی خەڵک بۆی دەرباز ببن تەبان کۆمەلێک شتێکمان زۆر شتێکی وەسالی ئەنقاذە پێیان دەڵێن ئەوانە پێویستە و ڕزگارکەرەوە ئەوانەی کە خەڵک وەک جەلیقەیە وەک حەبلە وەک دەرەجێک بە بەردەستان هەیە ڕاستی ئەوانە لە بەردەست نییە بەس جناوی وەزیری ناوخۆی بەڕێز کاگرێبەر ئەوەش لەسەر هێلە لەگەرمە هەموو پێداویستەکان کە ئێمەداوا بکەن بۆ ئێمە داوینەکەنشەوە تا بەرواری 29 دوانزەی 2021 بڕی 6 ملیار و 500 ملیۆن دیناری عێراقی بۆ قەرەبووی زیان بەرکەوتوانی لافاوەکەی حەڤەی دوانزەی 2021 کۆ کراوەتەوە هاوکات نزیکەی 3 ملیار دینار هاوکاری سەرەتایی بە خەڵکە زیان بەرکەوتوەکان گەیشتووە واگنەوت و چەند کەلوپەلێکی ناوماڵ کە ئەوانە وەکو قەرەبوو هەژمار ناکرێن تەنیا هاوکاری سەرەتایین لەگەڵ تیمێکی هاوبەشی ناوەندی شانەی هەمانگی قەیرانەکان EJCC و بەڕێوەبەری ناحیەی دارەتوو لە یەکێک لە گەڕەکەکان دەمانەوێت بزانین دوایین هەنگاوەکانی تۆماری زیان و قەرەبووەکان گەیشتووە بەکوێ هاوکات سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دکتۆر عەلی ڕەشید کە لە هەمان کاتدا دکتۆرای لە سەرچاوەکانی ئاو هەیە بۆ گفتوگۆیەکی مەیدانی لەگەڵمانە کاوانی ژوەکو ئەنجومەن و بە هاوکاری تیمێکی ئەندازیاری شارەزایی بواری سەرچاوەکانی ئاو بە کۆمەڵێک ڕاستپاردە گەیشتوون زۆری لەو کەسانی بە ویژدانەوە قساکەن ئەڵێن ڕووداوێکی سروشتی بارانێکی زۆر بەخۆڕ لێ کاتامەی دروست کردووە بەڵام سەرنجیشیان لەسەرەوە هەیە کە هەندێک خەڵک لە ڕێڕەوە ئاویەکان پرۆژیان دروست کردو و وێنەکان هەن لەسەرەوە قسەتان چیە؟ بەڵێ خۆی مەفروزە هەموو ساڵانە ئەو ڕێڕەوە ئاویانە لە ڕێی بەڕێوەبەرایەتی ئاودێری کە سکرتێری لێژنەی فێزانیە لەگەڵ سەرجەم فەرمانگەکان ئەمانە هەڵسن بەر لە زستان خاوێنکردنەوە بکرێ لەو شوێنانەی ئەکتافەکانیان زەعیفە تەخویە بکرێ
و بەدڵنیاییەوە خەڵک ئەنقازی بینایەکانیان هەندێک جار زبڵ و زاریان فرەداتەنەوە ئەو ڕێڕەوانە هەندێک جار بە حەقیقەت ماستەر پلانی شارەوانی ماستەر پلانێکی متەکامل نەبووە تەنها دابەشکردنی زەوی بووە حسابی بە ئینتیگریشن نەکردیە تەکامل بۆ ڕێڕەوە ئاویەکان کە چۆن بتوانین ئەو ڕێڕەوە ئاویانەش ماستەر پلانێکی بۆ هەبێ هاوکات بێ لەگەڵ ماستەر پلانی دابەشکردنی زەوی و سەوزاییەکە زۆر باشە وترێ کەسانی دەستڕۆشتوو هەن کە لە ڕێڕەوی ئاویە پرۆژیان دروست کردووە جا بە پرۆژی بازرگانیان نیشتەجێبوون ئەمانە دەزیشان کراون دەزانی ئەوە دەپرسینەوە لەوانە ئاکرێ ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لە ئەوەل ساتەکەیدا زۆر بە پەرۆشەوە زۆریش غەمبار بوو کە لیژنەیەکی تەکاملی پێکێناوە لیژنەکە راپۆرتی خۆی داوە بە دڵنیاییەوە لەوانەیە هەندێک کەس ببنە هۆکار کە ئەو کوونە پردانە بگیرێن ڕێڕەوە ئاویەکان بگۆڕێن ئەوان لەسەر وردەکاری ڕاوەستاون بەڵام لە هەمان کاتیشدا فرەدانی ئەنقاز بۆ ناو ئەو ڕێچکە ئاویانە ئەوەش بابەتێکی زۆر گەورە بوو ئەو کوتە لە کۆنکریتانە وای کرد کە کوونە پردەکان بگیرێن هەندێک جاریش حکوومەت خۆی کوونە پردێکی تەسمیم کردیە بە غەڵەت. لە گەڕێکی برایەتی ناحیەی دارەتوو چەند ماڵێک بەسەر دەکەینەوە لە نزیکەوە دەمانەوێت بارودۆخی پاش لافاو ببینین 3276 فۆرم پڕکراوەتەوە کە سێ جۆر زیانمەندبووی تێدایە بەشێکیان تەنیا کەلوپەلی ناو ماڵ بووە بەشێکیان دیوار و دەرگای خانوەکانیان زیانی بەرکەوتووە هەروەها 1026 ئۆتۆمبیلی زیان بەرکەوتویش لە فۆرمەکاندا تۆمار کراون. عین لەوتێ من لە هەشتاونەوە لە دارەتوو شتیوام نەدیتە 30 دقە ئەم بە خەبەراتیمە 30 دقەی ڕێک کە ئەو دەرگام کردەوە یەکسەر کو دەرگەم کردەوە ئاوەکە ئازر بوو هەر پێم کرا پیلی من دارەکان بگرم قادەمەمان لە ژوورێ چوونی سەرەوە ئەوجا الحەمدولillah کە مار و مدارەکەم قوتار بوو ئەوجا ئەو ئەشیانە هەرچی کەتە بن ئاوە بە سیارۆ هەر هەمووی بردیە مەحافز هاتیە شارەوانی هاتیە ئاسایش هاتیە. بڕیاردرا بە زووترین کات دوای پرۆستەکانی جەرت شوێنەکان پاک بکرێنەوە ئەوە بوو بە خۆشحاڵیەوە طبعاان بە هیمەتی هەموو لایەنەکان ئیدی لە دامەزراوەکانی حکوومەت لە خێرخوازان تەنها لە ماوەی 2 ڕۆژدا قۆناغەکانی خاوێنکردنەوەش تەواو بوو خاوێنکردنەوەی ناوماڵەکان و کۆڵانەکانیش دوای تیمەکانی جەرت. لە دوای ئەوە هەر لە یەکێک لە پلانەکانی کە ئەوە بوو کە پێداویستی سەرەکی بە پەلە بۆ ئەو ماڵانە دابین بکرێت لەبەرەوەی ڕۆژی یەکەم کەڵکی نەبوو ئێمە بەڕێوەبەراتی گەشت و گوزاری هەولێر بەڕێوەبەراتی گشت و گوزاری هەولێر بە خۆشحاڵیەوە ڕۆژی یەکەم 500 ژووریان ئامادە کرد لە هۆتێلەکان زیاتر لە 21 هۆتێل ئامادە کرا بۆ ئەو کەسانەی کە ماڵەکانیان کەڵکی نەماوە و شوێنی نیشتەجێبوونیان نییە. ئێمە ئەوڕۆ هاتوین بەڕاستی تیمەکانمان دووبارە چێک دەکەینەوە پێش ئەوەی بڕیاری هیچ قەرەبوویەک بدرێ بۆ ئەوەی غەدر لە هیچ لایەنێک نەبێت بە دوواداچوونەوە دەکەینەوە ئەگەر ناوێک لەبەر پەلەپەلی بە زیاد داخل کرابێ یاخود ئەو ناوانەی کە ئێمە چەند ژمارەیەکمان داناوە کە خەڵک سکاڵایان تۆمار کردووە ئەمڕۆ ئێمە بە دوواداچوون دەکەین بۆ ئەو سکاڵایانە ناویان تۆمار دەکەین. مامەجیان حەز دەکەم ڕای بەڕێستم پێ بڵێ لەسەر ئەو خزمەت گوزاریانەی کە تیمەکانی ئێمە و خێرخوازان لە ڕێی پارێزگای هەولێرەوە پێشکەشیان کردن. ئایا پاکردنەوەکەتان بەدڵ بوو؟ ئایا هەموو ئەو پاکێجانەی کە ئێمە بۆ بەڕێستانمان حازر کردبوو لە فەرش و موکێت و سۆبە و نەوت و کەلوپەلی ناوماڵ بەدەست بەڕێستان گەیشت ئەرزاق و ئەو جۆرە شتانە پێمان خۆشە ڕای بەڕێزت بزانین و پێتان خۆشە ئێمە چیکەتان بۆ بکەین. بخير من ساوم براس يعني تقصير نكرة لهر لأول يدقي وهذا قاعد يعني لهم خايف كنا وكان إيه لا نفذ لهم مش تقول ما قلت يعني بهانا مواتنا براسي. باپێی خەمڵاندنە سەرەتاییەکانی پارێزگای هەولێر قەبارەی زیانەکانی لافاوەکەی حەفەی 12 2021 با بڕی 20 بۆ 21 ملیار دینار دەخەمڵێنرێ زیانی جانی و مادی بەر زیاتر لە 15 گەڕەک و ناوچەی هەولێر و دەوروبەری گەیشت و 12 کەسی ژیانیان لە دەستداوە کە تەرمی 2 کەسیان هێشتا نەدۆزراونەتەوە. دەستگای خێرخوازی بارزانی بە 4 پلانی سەرەکی خزمەتی خەڵک و ناوچە زیان لێکەوتوەکانیان کردووە. ئێستا کومبارەکانتان زەریکەکەیشتە فەساڵەکەتان مزەخەکەی ئاوێتە لەگەڵ تەلەڤیزیۆنەکەش باشە هەر ئەوەندەیە سیارە هیچ زەرەریش
زیانی شکان برینداربوون دڵخۆشم کە ئاستی ئاوەکەی چەند بۆ لە ژوورەوە والله تقريبا ما قاعدين عاوش تاكوني ومتريقة لا والله ما تقريبا أجنو باش كم ترلاني كهاتنا جوري دەست و چاوت خۆش مامە زۆر ئەوەی ئێمە کردومانە بە دڵنیاییەوە ئەرکنیە واجبە ئەمە کە خۆمان بە خزمەتکار دەزانین لە ئەرزی واقعدا ئێمە خزمەتکاری ئەو میلەتین ئێمە خزمەتکاری ئەوانین کە لێیان قەوماوە لە سەرەتای قەیرانەکان بەداخەوە لە سەرەتای کارەسات و قەیرانەکەدا تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی بە هەمەهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت پارێزگاری هەولێر لەسەر هێڵ بووین کە بتوانین ئێمە تیمەکانمان دابش کردە سەر 4 تیمی جیاواز تیمی یەکەم بگەڕن بە ناو ماڵەکاندا و ڕاستەخۆ زەرەر و زیانەکان لەگەڵ پارێزگاری هەولێر و ناوەندی قەیرانەکان و برادران لە ناحیا تەخمین بکەن بۆ دڵنیاییەک بە خەڵک بدرێت کە ئەو زەرەرانەی کە تووشی بوون لە داهاتوو هەوڵ دەدرێتن کە قەربوو بکرێنەوە تیمی دووەمان خواردنی گەرم بوو تیمی سێمان دووبارە لەگەڵ شارەوانیەکان لەگەڵ دیفاع مەدەنی لەگەڵ ناحیەکان و پارێزگاری هەولێر لە پاکردنەوەی ماڵ و ماڵەکان بەشدار بوون بۆی دیسانەوە بە خەڵک بڵین ئێمە لەگەڵتانین بە تەنیا ئێوە ئەرکە قورسەکە هەڵناگرن تیمی چارممان تیمە تەندروستیەکان بوو کە لە ناو مەداندا بوون بۆ ئەوەی لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی هەولێر ئەو خەڵکانەی کە تووشی خوانەخواستە زیانێکیان برینداربوونێکیان حالەتی چوابوونا بتوانن چارەسەریان بکەن هەڵبەت ئەوە قۆناغی یەکەمی هاوکاریەکان بوو دوای ئەوە قۆناغی دووەمی هاوکاریەکان بە خێرایی گەیاندنی هاوکاریەکان بوو بۆ ناو یەکەیەکی ئەو ماڵانەی کە زیانمەند بوون. لە سەرەتای دروستبوونی ڕووداوی لافاوەکان لە هەولێردا لێژنەیەکی باڵا پێک هات بۆ ئەوەی بەبێ چاوپۆشیکردن لە ڕووداوەکان بکۆڵێتەوە بێجگەلەوەی کە ڕووداوێکی سروشتی بوو ئایا دەستی مرۆڤ لەکوێی ئەم ڕووداوانەدا هەن تا چەنە لێکۆڵینەوەکانەوەیان دەرخستووە کە کەسانێک تۆمەتبارن و لە هەمان کاتدا بەشێک لە کێشەکە لە ئاستۆی ئەوانە. لە کۆتاییەکانی ساڵی 2021دا لە هەولێر 2000 لافاو دروست بوو کە لە ڕۆژانی 10 و 12 بوون بە پێی خەمڵانەکان لافاوەکەی یەکەم زیانی 5 ملیار و 853 ملیۆن دیناری عێراقی بووە ئەو بڕەپارەی بۆ قەرەبی ئەو زیان لە کەوتوانە کۆکراوەتەوە 4 ملیار و 460 ملیۆن دینار بووە ئەوەی دیکەشی کە ملیارێک و 393 ملیۆن دینارە لەلایەن مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان تەرخان کرابوو کە هەر لە سەرەتاوە بە شێوەیەکی مەیدانی دوای ڕاستپاردنی بەرپرسانی ئیداری پارێزگای هەولێر بۆ دروستکردنی چەند لیژنەیەک بە تایبەتی لە ڕووداوی لافاوی دووەم هاوکات بە شێوەیەکی مەیدانی سەردانی شوێنی زیان و قوربانیەکانی کردو بەڵێنیدا بەداداچوونەکان هەتا کۆتایی بەردەوام بن. بەشێکی ئاسەواری کارە خراپەکانی ئەو پرۆژانەیە کە ساڵانی ڕابردوو کراوە ئەمە لێژنەمان دەستنیشان کردووە بۆی بە دوواداچوون کەم بزانن لەکوێ کەم تەرخەمی هەبووە لەکوێ کاری زانستی نەکراوە بە پێی ئەو ستانداردانەیە کە پێویست بووە پرۆژە بکرێ ئەگەر لە شوێنێک دەستدرێژی کراوەتە سەر کارەکە وەکو پێویست نەکراوە ئەمە هەمووی دەستنیشان دەکرێەوە ئەگەر کەسێکیش کەم تەرخەم بوو بێ و تاوانبار بوو بێ بێگومان ئەو وەختە ئەوەی لە ڕووی یاساییەوە ئیجراتی پێویست دەکرێت. تەنیا یەک ڕۆژ دوای دروستبوونی لافاوی گەورەی هەفەی 12 لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لیژنەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی لافاو بە سەرۆکایەتی جێگری یەکەمی پارێزگاری هەولێر پێک هاتوو لە ماوەی 4 ڕۆژدا ئەوانیش بە وردی هۆکارە مرۆڤکردەکانیان خستۆتە ڕوو. راپۆرتەکە بەرزکراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ سەرۆکی ئەنجومەن بێسڵەمینەوە لە هیچ کەس و پرۆژەیە گوردەکاریەکان خراونەتە ڕوو. لە ماوەی 4 ڕۆژ تەواوی ڕاستیەکانی ئەو ڕووداوە و بە سەردانی مەیدانی مەوقعەکان بە راپۆرتێک بۆ نووسنگەی جەنابیان و ئەنجومەنی وەزیران نردومانە. زۆر بەشە راپۆرتەکە ئامادەیە؟ بەڵێن راپۆرتەکە وەکو باسم کرد لە ماوەی 4 ڕۆژ ناردرا ئەنجومەنی وەزیران. بەڵێ ئەو راپۆرتە لە ڕووی پێشەیەوە من نامێ بچمە دیتێڵ و وردەکاری بەرپرسیارەتی تایە و دواتر ئەکرێت جەنابتان بیخەنە ڕوویان لە نووسنگی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بەڵام بەڕاستی ئەوەی کە پێی گەیشتوو نەگە بەڕۆز ئەخلامێکیش بەبیزانی بۆ نمونە ئەوتێت لاوچێ خەڵکانی دەست ڕۆشت و پرۆژیان هەیە و تەجاوزیان کردوێت خەڵکانێک لە ئاستی بەرپرسیارەتیان و ئایا هیچ چاوپۆشیە کراوە ئایا هیچ کەسێک هەیە بە دەربوو بێت لەو لێکۆڵینەوەی ئێوە نەخرابێتە ناو راپۆرتەکەەوە؟ هیچ گومان لەوە نیە ینی ئێمە زۆر بە شێوەیەکی شەفافانەش بە شێوەیەکی با بڵێن دادپەروەرانە هەموو ئەوەی کە هەیە بە برادەرانی ئەندامانی لێژنەش بەیەکەوە هەمومان هەرچی ڕاستیەکان هەیە لەو شوێنانەی کە ئاوی لێ کۆبوویتەوە لەسەر چاوەکانی تاوەکو ئەو شوێنانی کە کاریگەری هەبووە لەسەر هاوڵاتیان کە هەگەیشتە ناو ماڵان
چونکە ئێمە دەزانین بابەتی ئەو جارەی بە لافاوەکە تەنها نەناو سنووری شارەوانی نەبووە لە دەرەوەی سنووری شارەوانی بووە لە دەرەوەی سنوور با بڵێن لە سنوورە کشتتوکاڵەکان بە سنوورە ئاودێریەکان بووە بۆیە ڕێڕەوە ئاو سروشتێکاوەی کە لە بەرزایەکانی هەولێر لەسەر لە شوێنەکانی کە دەرەوەی هەولێرن بەناو ناوشاری هەولێر هاتوون هەموو شوێنانە سەردانی مەدانی کراوە هۆکارەکانیش نووسراوە بەڵێ کەم و کوڕی هەیە کەم تەرخەمی هەبووە و زێدە ڕۆیش هەبووە بەڵام هۆکاری سەرەکی ئێمە ژمارەی با بڵێیان ئەو باران بارێنە زۆرە بووە هەموو پرۆژانەی ئێمە چونێ سەر با بڵێن ئەوەلیات و سەرەتایی داواکردنی پرۆژەکان مۆڵەتی هەموو شوێنە تایبەتمەندەکانیان وەرگرتووە هەمویان وەریان گرتووە بەڵام لەو کاتیش بەڕاستی خەلەلێک هەبووە لەوانەیە فەرمانگە هەبوو زۆر تایبەتمەند بووە پرسیان پێ نەکردووە و ئەسڵان لە ڕێنماییەکە و لە با بڵێن مۆڵەتیان مەرجی ڕێگە پێدان بۆ پرۆژە نیشتە جێبوونەکان ئاماژەشی پێ نەکراوە ئەو فەرمانگەیان. ئەمانە دیمەنەکانی کۆتا ڕۆژی قەرەبووی لافاوی یەکەمن کە تەواوی هاوکاریەکان لە ڕێگەی فۆرمە تۆمارکراوەکان و بە بەڵگەی تەواو و بە شێویی دادپەروەرانە قەبارەی زیانەکان مەزەندەی پارەی قەرەبووی کردووە و دراون بە هاوڵاتیان. بەرپرسانی داری پارێزگاکە بۆ میدیاکان ڕاشکاوانە تەواوی ژمارە و داتاکان دەخەنە ڕوو. ڕایدەگەێنین کە جەنابی سەرۆکی حکوومەت ئێمەش وەکو ئیدارەی شار بڕیاری ئەوەماندایە ئیجراعات لەگەڵ هەموو ئەو شوێنانە لەگەڵ هەموو ئەو کەسانە دەکرێت چ ئەوانەی وەکو هاوڵاتیەک زێدەڕۆییان کردبی چ ئەوانەی بەڕێوەبەرێک بن یان کارمەندێکی حکوومەت بن چاوپۆشیان لە کەم و کوڕێ کردبێ بەڵام دوای ئەوەی راپۆرتی لێژنەکان سەنگاندنی لە بۆ دەکرێتن ئەو کاتیش بە تاکید ڕادەگەێنین کە چێ ئیجراعاتی لەگەڵ کراوە. شاری هەولێر چەندین حەوزی لە شێوەی ڕووداوی لافاوی پێشوو لە حەوزی مەلاوەمەر و حەوزی ڕۆژهەڵاتی شاری تێدایە. ئەم تاوە بارانانە دەکرێت هەر حەوزێک لەم حەوزانە بکاتە لافاو بارینی 50 میلیمەتر لە چەند کاتژمێرێکدا بەسە بۆ ئەوەی کۆڵانێک لە پڕێک ببێتە ڕووبارێکی بەخوڕ کاتێک کۆڵانەکە لەسەر یەکتر بڕینی ڕێڕەواویەکان دروست کرابێ. ئەو بارانبارینە ڕێژەکەی 59 میلیم لە سەعاتێکدا بەڕاستی ڕێژێکی زۆرە گرفتەکەش لەوەیدایە کە بارانبارینێکی زۆر لە کاتێکی کەمدا بەڕاستی ئەوە دەبێتە گرفت و دەبێتە ئەو کارەستەتەکە ڕوویداوە توانیمان ئەو کەندەی کە بە چواردەوری هەولێردا دەڕواتەوە ستافی تەواو یان تیمی تەوامان بۆدانەوە لە چەندین حەفاڕی زنجیر و شۆفەر و قەلاب و ئەوانە کارێکی زۆری ئەنجام دووە توانیتیان 4 کیلۆمەتر لە هەر لایەک 2 کیلۆمەتر هەم کەندەکەی فراوان بکەنەوە و لە هەمان کاتیشدا بتوانن ساترێک دروستکەنەوە تاکو بتوان دێتن خوان خۆزە ئەگەر جارێکی کە باران باریەوە بتوانین کۆنتترۆلی ئاوەکان یان بارانبارینەکەی بە ئاساتر بکەین. پسپۆڕانی جیۆلۆژی و زەوی ناسی باز لە سەردەمی گۆڕانی کەشوهەوا دەکەن و دەڵێن نەخشە و بڕی دابارین گۆڕاوە دەکرێت بارانی مانگێک لە چەند کاتژمێرێکدا ببارێ ئەوەش واقعێکی نوێیە. پرسیارەکە ئەوەیە کە ئایا دەکرێت لافا و بارانی بەخۆڕ لەو شێوەیە لە جێگەی زیانی گیانی و مادی بکرێتە گەورەترین سەرمایە لە بۆ شارەکە و سوود لە ئاوەکەی وەربگرین؟ ئایا تا چەندە لەمە دووە هەبوونی ڕێڕەوی شێوەی بازنەی یان هیلالی ئاوی هاوشێوی هەبوونی شەقامی بازنەی بە دەوری هەولێردا پێویستێکی حاشا هەڵنەگرە؟ لە بۆ زۆر بەمان و هاتێگەیشتنە کە شاری هەولێر دەکەویتە سەر ناوچەیەکی تەخت و لەسەر پانتاییەک هەڵکەوتووە. بەڵام کاتێک لە ڕێگەی وێنەی مانگە دەستکردەکان سەیری شاری هەولێر دەکەین دەبینین جوگرافیای شوێنەکە وها هەڵکەوتووە کە لە سەروی شاری هەولێر کۆمەڵێک بەرزایی هەیە ئەو بەرزاییانە ڕێڕەوی ئاوی تێدا و ڕێڕەوە ئاوەکان لەسەر شاری هەولێر یەک دەگرن. لە کاتی هەبوونی بارانی بەخوڕ زۆربەی جار لە مێژووی شاری هەولێر لافاو ڕوویداوە بەڵام لافاوەکان سەرەتا لە ناوەڕاستی شاری هەولێر بوون. ئێستا وەکو دەبینن لافاوەکان دەکەونە دەرەوەی بازنەی شەقامی 120 مەتری و زۆربەی زۆری ئەو گەڕەکانی لەو دوو لافاوی ڕابردوو کە زیانیان بەرکەوت کەوتبوونە دەرەوەی شەقامی بازنەی 120 مەتری. ئەوەی ئێستا ڕوودەداتن جیاوازە لەوەی پێشتر ئەوەی ئێستا ڕوودەدا کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوایە وەکۆی کە دەبینن ئەو بارانێک کە پێویستی دەکرد لە ماوەی مانگێک بباریتن بە شێوازێکی یەکسان بەسەر ناوچەکان دەکرێتن لە ماوەی چەند کاتژمێرێک بەسەر
بەرزاییەک لەو بەرزاییانە ببارێتن کە ئاوەچی گەلک زۆر دەهێنیتەوە ناو ئەو گەڕەکانە بەرپرسانی شاری هەولێر بیر لەوەی بکەنەوە کە خۆیان بگونجێنن لەگەڵ ئەم دۆخە خۆگونجاندن چۆنە وەکۆیەکە دەبینێن چۆن بازنەی شەقامی بازنەی لە بۆ شاری هەولێر پێویستە بە هەمان شێوە ڕێڕەوی ئاوی بازنەی ئەوەندە پێویستە یاخود هیلالی نەک بازنەی نیوە بازنەی کە بکەویتە سەروی شاری هەولێر ئەوەندە پێویستە کە ببێتە هۆی ئەوەی کە گەڕەکەکانی ناوە لە لافاوی بپارێزتن دەکرێت زنجیرە بەنداوی بچووک لەسەرم ئاوەی دروست بکرێت دەکرێت لە دامێنی شاری هەولێر بیر لە بەنداو بکرێتەوە لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین کە پێویستە ساڵانە لە پارێزگای هەولێر سێ پلان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی لافاو یەک پلانی ساڵانە دەبێ ڕێڕەواویەکان و کوونەپردەکان لە کۆتایی مانگی نۆ بۆ ناوەڕاست و کۆتایی مانگیدا خاوێن بکرێنەوە دوو پلانی باری ناکاو دەبێت تەواوی تیمەکانی فریاگوزاری لە شێوەی گروپ کار بکەن و تەلەفۆن و تەکنەلۆژیای سەردەم بەکاربهێنن سێ پلانی استراتیژی دەبێت ڕێڕەوە ئاویەکان کە بەرەو شاری هەولێر دێن لە ڕێگەی دروستکردنی بەندا و کۆ بکرێنەوە و ڕێگا لە مەترسیەکانیان بگیرێ لە جێگەی زیان ببێت بە سوود.